دوماهیک باوەشە بابەکەی دڵسۆتیە بۆ هەواڵین کوڕێک خۆین گەنج کودهی ڕوودانەکە هاتنوچۆندا سەرڕێکا چڕە بۆ دووهۆک سێ برایان گەنج بوونە قوربانی کودژیە 17 ساڵی تا 24 ساڵیدا بوون. هەیم خۆ زانن سێت ماڵێکی بە بچەن تشتێکی گەلێکی بزەحمەتە ڕاستی و هەر سێ برایەت ئێک بن و هەر سێت یعنی جەهێلینیا خۆدا بچن ئێک شوا هەر یێ بێژنە 17 ساڵی هەیدیژی 21-22 ساڵینە 23 ساڵینە خەمامە ڕاستی خەما هەمی خەلکیە ئەف چیرۆکە گولێ بووی هەلگرێ خەمامەیە ڕاستیان زاو قەدرە برای عزیز هیویدارنج شوێرە بچەک پێگیری بیاسایە هاتوچۆیە بکەن دە چ کارەساتیت هۆ چێ نەبن کارەساتەکە دڵتەزێنە بڕاستیە بە هاتیاڕدان سێ برا پێک و دوو پێشمەرگە ئێک قوتابیل مەحەدێ ئەڤەژی خوێندکارێن پەیمانگەها وەرزشینە کو هەواڵێن ئێک جوان سێ برایانە و ڕۆندەکەنوان و باوەشەوان بۆ خێزانە هەواڵێ خۆ دیمانێن دل هەژینن ستیام gelek داغگرانی راستی همی پیمانگه خرایی دزیم گمه دابید قسمی و دوام گمه دابی و پیگم مکیف خوشک برسره و آورام بیهتی تازیوب راستی آخر برادایتونه اول سایدویت منه راستی هم gelek عیدزیم ولی قدر دهو بیتونو gelek داغگرانی li baweşgirtina zarokên van qurbaniya xemeka diyavê xêzanê bû. Ev neyekem roda ji vî coriyê li ser vê rekê çê dibit. Lewra jî daxwazê te kirin, şofêr bi hişyarî tromîla lê bixurin û rêk bêde sexbêrî kirin, da çi rodanên dinên wesa trajedî rûnedan. Şîrwa Xedir Kursad News, Komelgeha Çira.